لای هەڵۆی بەرزەفڕی بەرزەمژی چۆن بژی شەرتە نەوەک چەندە بژی. سلااو عەرزەکە مەخمەد بینەرانە ئەزیز و خۆشەویست دووبارە میوانی ماڵەکانتانین بە بەرنامەی پێگەی ژنان. ئەمڕۆژ دوو میوانی خۆشەویستمان هەیە، دوو خاتوونی هونەرمەند، خانمی بەیانی میرزایی ئەکاس خەبەرنگار و ئەکتەر و خانمی یاسەمەنە جەلیلی فیلمساز. زۆر سپاس کە تەشریفتان هێنا لە خزمەتتانەی. بندش السلام و عرضاده بم حسن خمت ای و بینندگان عزیزم برنامه همه خمتانه بخیراتن سر و سر چاومان. سلام عرضکم خدمت و بینران عزیز برنامه کسان خوشحالم هم خدمتتانه. بخیراتن بیانگیان لتو دست بیکین لدایک بوی کوی و تمن چنکه سال 1375 لشهر دیوانداره به دنیا هاتم. ایوه والله منیش سال 1366 متولد شهرستان قروم. لکوی دست پیکر من لسال 96 کلا بازیگری لدوران دانش آموزی و لراهنمایی دبیرستان و حتی ابتدایی شروعم کردو ولی به صورت حرفه‌ای نو ولی لسال 96 به صورت حرفه‌ای وارد بوم و تئاتر هم فیلم کوتاه و هم تئاترم اجرا کرد. یعنی هر لما سردمی منالیو ام هستر لدلتا هالقلا. أري والله مثلا من نال بوم دوران ابتدائي بوم أشوام كانون پرورش فكري لونا مشغول بوم بسفالگري بكارل هنري كلن وك أكاسي نقاشي علاقي فرم بو هرو وقتيش يعني بيشتر أكاسي أو وقت مثلا دوربينم بو بيشتريش خانوادم مشوقم بون هر ومنالي دوربين يعني أداة دسم کار ئەکاسیم ئەنجام بنەماڵەکەت پاڵ پشت بن بەرخەلافی سرێ لە بنەماڵەکان کە مخالفی هۆنەرن. ئەرێ وەڵا کۆلە خانەوادەم بوو هەر شتێکە من ئەلاقەم بێت ئەوڵین نەفەرێکە کەسێلێکە کە لایەنەوە ئێژم خانەوادە من و هەر کە بیژم لایەنەوە تەنها کەسێلێکن کە حمایەتم ئەکەن بۆ هەر کارێک. کوردەواری هەمیشە مەهدی هونەر و فەرهەنگ بووە و دەرگای هەر ماڵێک حتما نوازندەیەکی تایە دەنگەی سازێ دێ وەلێ خۆب حەزەکەن زیاتر مناڵەکانیان بێن بە دوکتر مهندس یان شتانە. واسە خۆب باوک منیش وەک باوکم دایکم وەک بەقی خانەوادەکان ئەوانیش هەمچین ئارەزوویکیان هەست بۆ من وەلێ هەر ئەوەی کە من خۆم ئەوێنن کە ئەچمە شۆن ئەلاقەکەماوە موافقم لێ خواییەکەی مەسە ئەوانیش خۆشحاڵن. زۆر باشی شەڵا کە هەر خۆش بن بۆت. یاسەمەنگیان تۆ لەکوێوە دەستی پێ کرد ئەوەڵ جارێکە هەستی کرد حەز بە نووسینەکەی؟ والله منیش هەر لە سنێ لێ فرە خوارەوە هەر لە مناڵیە هەز بە نووسانە نەکردم هەر لە مناڵیش ئەم نووسە علاقەمەند بووم فرە وەلی تر چون لە سن فرە خوارێکیش ئەزواجم کرد نەمتانی مەسەن ئەو ڕێگەوە هەدەفێکیشم هەست ئەدامێ بم. تەمەنتان چەندێ بوو ئەزدواجتان کرد؟ والله من 15 ساڵە بووم کە ئەزواجم کرد. ئیتر کەفتە دواوە کار و هەدەفم کەفتە دواوە وەلی چۆن ئاغەمان لە پشتم بوو بە خۆشی ئەلاقەمەند بوو بەم کارە ئیتر لە کنار یەکەوە شروعمان کرد بە کارە فیلمسازیەوە خۆیشم لە ساڵە 95 کە فارغ التحصیل سینەما جوان بووم ئیتر بە سورەتی حرفەیی کارەکەم کارنووسینن شروع کرد. یعنی ئەو تەحسیلاتی ئەکادمیکتان هەیە؟ بەڵێ ئەرەوەڵا بەد ئەز زواج و ئێدامە تەحسیلمدا چۆن ئەهلی ئەدەبیات هەن؟ ئەروەڵا فرەیتر بالاخره نویسندەشی ئەدەبیاتی قوی بێت. دروستە. ئەوەڵ نووسەرێکە لە سەردەمی مناڵی لێت خوێندۆ کێ بوو؟ والله من فرە لە نویسندەکان ئەلاقەمەند بووم کە ئەم خوێن کارەکانیان کەسێکە وەک هاندەر والله ئەم خوۆنە وەلی ئێستا هوزورە زەهنم نییە بژم. دروستە. ئەیسا ئەگەر بێژم کە ئەلاقەت بە چ نووسەرێکە لە حاڵ حازرە؟ لە حاڵە حازرە لە نویسندەکانە ناو ئیران کە ئەلبەتە فروغی فەرۆخزاد فرە نوشتەکانی ئەلاقەمەندە ڕۆحیان شاد. ئەرەوەڵا لە شوێنەوەش سیمینە بێهبەهانی سیمینە دانشوەر هەزەکەم مەتنەکانیان ئەخوێنمەوە. ئەرەوەڵا دروستە. خۆ مەتنایەکی ژنانێک وە لە تافەتی ژنانێک واسە ئەرەوەڵا مەستوری ئاردەڵانی شەڕوە بەڵێ بێنەزیرە خانمە دەڵان. ئێستەش ئێوە مەشغوڵ بە چین؟ من الآن دانشجوی ترم آخرم مشغول درس رشته جغرافیا خوانم ولی لکناریش یا کار عکاسی انجامم کار خبرنگاری هم به صورت مستقل هم تحت
نظر مجتمع فرهنگی هنری دیوان داره، ولی بیشتر سعی کم به صورت مستقل کار خبرنگاری بکم، چون مواد نشین تر بوم. مثلا وقتی که به صورت گروهی انجامی اوی شاید کارکت پخته تر لعو دربی، ولی اوی که تنیا خود بتوانی چه خاصتر لعو دربیری خوی فره بو انسان ارزشی خود بی که تصمیم بگیری موضوع انتخاب کنی لسر شتێک بڕۆی. گەشتین بەوەی کە ئەزدواجتان کرد و تر عەلاقەمەند بوون. ئێوە دایکن؟ بەڵێ دوودانە مناڵم هەست کەنیشکی 13 ساڵە و کوڕێکیش 7 ساڵە. بەخوا خۆشیان کا بۆتان. ئایا نەخشی دایک بوون منافاتی نییە لەگەڵ کارەکەتانە؟ نەوەڵا اتفاقا بۆ منی کە نوویستەندەم و حەزی شەکەم بیشتر لە مۆردی ژنانەوە بنووسم، چون خۆشم خانمم کەنیشکیشم هەست ئەوە فرەتر کۆمەک مەکا بە ئێحساساتم و بە بەیان ئەو شتی کە ها لە ذهنم گەرەکەم بە تەسویر دەری بێرم سەبارەت بە ژنانە. ئەرەوەڵا فرەتر حەزەکەم نییە خۆم لە جامعەیە کە زندگیەکەم کە خانمەکان هانە هاشیە، فرەتر حەزەکەم لە مۆرەدە خانمەکانەوە بنووسم و بزانن کە وان نییە ئەوان فکرەکەن، ئەشی ئیجازە بن بە خانمەکان بێنە ئەرسێ هۆنەر بخصوص خۆیان نیشان بن. دەغدغەی ئەسڵیتان کام مۆزەلی ژنانە؟ والله گەرەکمان بێ لە کولە تواشای ئەم قەزیەکەی خانمەکان لە هەر ئەرسێکە کە گەرەکیانە واردە جامعە بن، یەک چالشێکیان بوویان هەست، مۆزەلێکیان بووی هەست، فەرق ناکات لە هەر چاوێک بڕوانی مشکلە بوویان. ئیتر من لە هەر جەهاتی گەرەکەم بێ ئەنووسم لە تای جەهات و مشکلاتی ژنان ڕێشەیابیەکەن و ئەنووسن. چیرۆک یا ڕۆمان؟ بیشتر سعیەکەم فیلمنامە بنووسم، داستان بنووسم، فیلمنامە نوویسن. آخر فیلمنامەیە کە نووسیتانە سەبارەت بە چییە؟ مۆزەڵاتە ئیجتماعیە کە لە فەزای مەجازیە بخصوص لەبان خانمەکان تەسیردانێت بە نامە زندگیە خاموش کە هەناردەگمە بوو نەهادیگۆ مورد تایید بۆ ئێسەیمە مۆنتەزین کە تایید بووجە بکە بە کارگەردانی خۆشم گەرەکمە تۆلیدی کەم. درستە ئینشەڵا کە سەرکەوتوون. حمایەتی ماڵیتانەکەن یا خۆتان ئسپانسەری کارەکانتان؟ وەڵڵا من لەو ڕۆژە کە فارغ تەحسیل بوومە هیچ نوع حمایەتی لە هیچ نوع ئۆرگانێک متەئەسفانە بۆ خانمەکان نییە، نازام ئەلبەتە بۆ خۆدە شەخصە بەندەکەوانە مش سعیم کردێ بیشتر لە تاین بودجێ کە بۆ کارەکان خۆم خێکم ئەنجامیام خۆمان ئسپانسری بن تاین کە مەسان جێگەیلتر، چون حمایەت ناکەن واقعا بۆ خصوص بۆ کەسێکە نەوزوهورن لەناو ئەوم کارە فرە تەوەجۆهیان پێ ناکەن. درستە بخۆ کەسێک ارتباتێکە بە کەسێک بوو ناسێ ئەوش تاسیریە تەسیری هەست ئەزانن چۆنە من ئاغمان خۆی هەناو کارە فیلمسازی و خۆ بلەخەرە سەرشناسە فرە کەسەر ئەی ناسن وەختی من کارێک ئرام ئەیوان بۆ ئێدارە یا جێگەی حەز ناکەم بەناو ئەوان یا پەسوەند و پیشوەند ئەوان لە ناو کارەکەی حەزەکەم خۆم بناسن کارەکەی خۆم بوێنن وەختی کە نەوە ئاغامان تێ ئێژن مەسا ئیمە کۆمەکەکەین بە فڵان کەسە من حەز ناکەم وابێ بەخاترەوە حەزەکەم تەهیە کۆنندگی کارەکانمان یا تامینە بودجەکەی لە جانبە خۆمان بێت حەدە ئاقل تا زمانی کە کارەکەمان ئەوێنریێت بەت هایسە نازانم چۆن بێت وەلی ئایسا حەزەکەم خۆم ئەو کار ئەنجام درستەوەی کە حەزەکەم بە پەسوەندی خۆتانەوە بێ و سەبارەت بە خۆتان ئەو بودجێ بدریە. درستە بەیان ئەیسا بنەماڵەکەت شانازیک پێوەکەن و قەربەن خۆشحاڵن چ قسەیەک هەیە بۆ کەسانێکە لە دەرۆ بە دوور بڕوانە گەرەکیانە واردی ئەم ئەرسە بن بەڵام بنەماڵەکانیان ڕزایەتە قەلبیان نییە بەخصوص خانمها و کچانی نەوجەوان. بە نەزەر من ئەو کەسێلە کە ئەگەر واقعان خۆیان لە تەح دڵیان و ئەلاقەیان بێ بە وچتا حتا ئەگەر خانەوادەکەیشیان مخالف بن سایەکەن بە جۆرە ڕازیکەن مەسەڵەن من خۆم ئەوڵ دەفە کە گەرێک موارد کاربازیگەری بووم چۆن مردم ئەکسەرەن قسەی مردم فرس مەسەڵەن بوو بەعزێ کارێل کە فڵانی ئەو کاریە کرد فڵانی چە چۆن وەلە باوکم لە ئەوڵە و زیا حەزی ناکرد یانە ئەیوت بچوو کارەکەت کە وەلێ خۆی ئەلاقی خاصی پێنەوە وەلێ مەسەڵەن دی لە ناویان موافقم ئەلان کامڵان نەزەری ئەوەز بووە شاید ئەوانیشە واقعان نازانن کە ئەو ڕشتە چۆنە شناختیان لێ نییە کە وافکرەکەنەوە لە مۆردیەوە بە نەزەر من ئەوڵ کارێ بکەن کە ئەو ڕشتا ئەو کارە کە واردی ئەوەن بیناسنە خانەوادەکەیان کارێ بکەن کە خانەوادەکەیان کامڵەن نەزەری ئەوەز بێ لە مۆردیەوە. درستە بەیان معتەقدە کە ئەگەر کاری ئینسان دروست بێ ئەگەر ئینسان بێوەقفە تەلاشکە من وام هەڵگران لە قسەکانە ئەتوانێت کە دیدی خانەوادەکەیش ئەوەستکە ئەوەش وا بیرەکەنەوە ئەری وەڵڵا هەرواسە
دقيقا وقتێک من کارێکم بەدڵە خەریکم وە پێی فکرەکەمەوە حەزەکەم لۆ ڕێگە بچم ئەلبەتە جامعی مە یە جامعی سنەتیگە دیدگاهیانیش لە مۆرەدە ژنانە و یەک دیدگاه جنسیەتیە پس وەختی من بە هەدەفە خۆم فکرەکەمەوە ئەگە بە خانەوادەم کرد لە دەرەجێ ئەوەڵە فرەتر ئەهەمیەتیان هەست قسەیان و نەزەریان بووم تەوجیهیان کەمەوە لە مۆرەدە کارەکەی خۆم ئەتانم چالشکەلی کە لەسەر ئەم ڕێگە قەرارەگرێت بە ڕاحەتی کنار بم تەکیانە یا ئەو ڕێگە بوو خۆم هەموارترۆکەمەوە درستە ئەمە یەکدانە مۆعزەلە لەناو بنەماڵەکانە دوایەوەی کە خاتوونێک ئەتوانێت کە بنەماڵەکەی ڕازی بکات و پشتیبانی بکەن وارەدە ئیجتیماع ئەبێ خب مۆعزەلاتێکیش ناو ئیجتیماع هەیە بە نەزەرتان ئیجتیماع لە حاڵە مۆعاسرە ئایا هاندر زیاتر بۆ ژنانی ئێمە ئێستا نە لە ئەرسەی سینەما لە هەر ئەرسەیەکی ترە یا زیاتر سەدێکە بۆ ژنان وەڵا ئەو شتێک ئیمە خەریکین ئەیەوەی نین جامعە بوو ژنەکان نەتەنها لە سەنعەتە هۆنەر و سینەما لە هەرچی جێگا بیشتر سەدڕاهیانە ئەو شتێکە وا ئیمە خەریکین ئەیوینین متأسفانە جامعەی ئیمە خاص تواشای خانمەکان ناکە ئەو فرسەت و ئیجازە ناتە خانمەکان کە بڕنە بەرە خۆیان نیشان بن چۆن منە خانم کە وەختی خەریکم بۆ عنوان یەک دایکیش مناڵ پەروەرەشام ئەنێرم بوو ناو جامعە قەتئەن چیک لە خۆم ئەوینم خۆم لە خۆم ئەوینم کە ئەم مناڵەتانە ئاوا بێ واردە جامعە بێت کارێک بێت وەلی ئەوان ئەو ئیجازە نان نگاه جنسیەتە باعثەوەت کە فقط بە ئاغێن ئیجازە بن واردە هەرچی ئەرسە بن من خۆم بە شخصە کارە فیلمسازیژم ئەگەر کەسی قەرارە بێت بەناو ئەم حرفە ئەشی کەوشە ئاهەنین کاتە پایەوە بێت چون واقعن ئاغایل ئیجازە نایە خانمەکان تا ئەو جێگەکە ئەتانە بڕنە بەرەوە سەدڕاهیانەوە حسەکەن کە ئەوان خەریکن بەرگەی موافقیت ئەوان ئەگرن و بەجێی لیباسە بێ زێرا بکەن دقیقاً هەرواسەرە وەڵا بەڵێ یاسەمە من لەگەڵ قسەکان تا موافقم بەیان تۆ جامعە زۆرتر هاندر بووە مشەوق بووە یا مانع بووە جامعە بیشتر مانعە من ئەگەر فکرکەمەوە ئەگەر بچمەوە بۆ ئەوەڵ کارەکان خۆم فکرەکەمەوە کە واقعان ئەگەر بە قۆڵ جامعەم کردایە ئەگەر تەوەجۆم کردایەتە نگای مردم نگای جامعە قەتئەن لێرەنەوە چۆن واقعان وتیشم کە تواوەمانە حتا وەخت بوو مەسەڵەن من ئاهاتمەوە ئەموت هەمچین ئتفاقی کەفتیە خانەوادەم کارێکیانە کرد کە مەسەڵەن نا بچوو قەی ناکە کام ئتفاقە کەفتیە بوو دوومین بار ئەنجامی بەرەوە سێوەمین بار قەی ناکە کەسێ وای وتە پێت مەسەڵەن من خۆم مستەنەدێکم دروست کرد دەرمۆرد ئێتیات چوومە شۆن کارەکانی شۆن مجەوزی شۆن تواوێ ئیتم مەراحلێکە کە تێی کرد تەئسیری ئێتیاد لەسەر خانەوادەکانی مۆزەلە ئێتیاد بعد و کۆلەن ئەلان خەریکم مۆزوع ئێدامەی ئەوەم یەکدانێم کە ئەنجامدا پەخشەو بوو والان خەریک مۆزوعی لێ تریم ئەوڵیەکە مۆزوع ئێوە بوو کە مەسەڵەن بە چاوێ دانێ نەخۆش تماشای فەردەمەوە تاتکەین کۆلەن چوومە شۆنیا ئەکاسی فیلمی توای خۆم ئەنجامدا تەدوینی حتا نییە ئەچوامە کەمپەتەرکەتیادەکان تەنها خۆم ئەچوان بوو خەبەرگرتن ئەکسگرتن حتا ئەو فەردە مۆتادێلیشە کە لە کەمپا بوون چۆن من دانیش ژن بووم کەنیشکی بووم سنم کەم بوو باوەڕۆئێتمادیانەوە کە حتا بێن قسەکەم تکیانە مصاحبە بکەم تکیانە ئەو نەکە سەرکوب کرا ئەرێ چۆن مەسا هەر هەمچنە مەسا ئاهاتن ئەیاندی کە کەنیشکێکم جوانێکم پەشیمانە و یانەوەیان وت نا مەسەڵەن من نایم قسە بکەم یا فکریانەکە دۆمە بۆ کار تحقیقاتی شاید بۆ پرۆژەی دانیشتوانی تەوەجۆی وایان ناکرد یا حتا مەسا من خۆم ئەو مستەنەدمەکە دروست کرد فقط تاریخیاندا پێم کە ئەم تاریخە تا فڵان وەخت تۆ ئەم کارتە ئەنجام بە بدونە بودجێ بدونە هیچ شتێ خۆم کۆل لە کارەکانیم ئەنجامدا خۆب ئەمە ئەتوانێت خۆی ئەمە نیشاندەهەندەیە وەسە کە جامعە واقعان ئەوێتە سەدڕا کارەکانمان دروستە بەیان تۆ خانەوادەکەت پاڵپشتن بەڵام یەکدانە پاسکاری لە بینی بنەماڵەکەت و ئیجتیماع هەیە ینی ئەوان هەنتەیەن پاڵەتەوە ئەن بچی بە دوای ئامالەکانە و لە جێگەی کە تۆ ئەگەڕی تۆ بووە زۆر دڵ ساردبی ئەرێ فرە بازە وەخت بۆ مەسا هەبوو هەم ئەم کارە کە ئەیژەم چوومتەک ئاغی کا قسە بکەم
بات فرخراوتك ما برخوردي كروتي أجر تو فرزرني أجر فرز سوادت هسلم حيتا بكل معتادة كان شارجمة وكرو ميشوتم با من همچین کاری لدست من برنایه من فقط اتوانم اره وتم فقط اتوانم فیلم مستند چته دروست کم اما کار من نیه بعد او نقصی کرد او نجوری مثلا تک ما قصی کرد بۆ مە گیریانەوە هاسمە و ماڵوتم ناکردیە همچین کارێ بێ خەیاڵ بن بعد دووارەوتم نا ئەچم ئەم نۆدانێتر بعد چوومە شۆن یا کە فرە کەس مثلا ناومید بوومە تایسە هزار دەفە بووە ناومید بوومە کە ئەم کارە ناوێ یا تەئاتر مەجرا کردە وتمە ئەم بازیمە پێ خۆش نییە حەزی پێ ناکەم هەتا ئەوەی کە چوومە جەشنوارە لە وەڵە فرە سرد بووم ئەموت بچم کەچا بچمە جەشنوارە کەچا لە کنارەوەی کە مەسەڵەن کەسێ لێ پیشکەسوەت هاتنە بوو ئەم جەشنوارە پس من هیچم لە ئەتماد بنەفسم نەوخوایی وەلە مثلا هەرەوەی کە لە کنار ئەو کەسە پیشکەسوەتێ لە توانی مەسەڵەن ڕۆسبێ بانتر کەس بکەم خۆی زیاترە چ فستیواڵێک بوو؟ جەشنوارەی ئۆستانی ماه بوو لە بیجا ڕابەرگوزار بوو ساڵ 97 قبلن بەناو مەسەن وتار وەمان وتار ئەرێ ئیسەکە بووە بە ماه ئەوەڵ خەڵاتە لەوێ بوو ئەرێ ئەوەڵین تەجروبەی تەئاترم سەر سەحنە خەڵاتە گرت وەما هەندەرت بوو چه حسێکی بۆ وەختەی خەڵاتەکە وگرت؟ لە ئەوڵەوە دانیشتوم وەختێن تەعداد نەفەراتیان ئەخوەندەوە وتم کە باتەوە جۆی کە مەسەڵەن ئەم دیکە کەسێ لێ هاان نەمایشە لە لەستنە لە دیواندەرە انتخاب بوون کە کەسێلێک بوون کە چەند ساڵ کاریان کردو فرە ڕاحەت پاڵمدا و ئەموت من نیم ئەسا ئێتباب بنەفسم نەوە هەرموت من نیم و فرە ڕاحەت دانیشتم ڕیلاکس بعد مەسەڵەن نەفەر سێوەم خوێنریا وتم سێوەمم حتا خۆشکیشم بەلامە بووتم فیلم بگرە من سێوەمم وەختە سێوەمەکەیان خوێندەوە من نۆمیتر ناومید بووم وتم تواوەیتر من نیم بعد دووەم بعد بووە ئەوەڵ ئیتر نەمەزانین چە بکەم ئی منە لە ناکاودا چەڵەکەی وە لە هەرەوەی کە جایزەکەم گرد و هاتمەوە سەم براکەم لە کنارم بوو لە دوورۆ هات باشی پێما کرد تەشویقمی کرد خۆی فرە ئەرزشی بوو بووم یانێ ئەو سەحنە ئەلان ناو فیلمەکە کە ئەیوێنم خۆی یەک دنیا ئەرزشی بەنەزە منیش ئەسەن ئەوە یەک دنیا ئەرزشیە ئەسەن خەڵات مهم نییە ئەوەی کە چونکە زۆر داوەری ئەگەڕێتەوە بۆ سەلیقە ینی بەر ئەساسی ئیسە خۆ پسریە فاکتۆرەوە لە بەر ئەساسی سەلیقە داوەریە کردێ ئەوە مەلاک نییە ولی ئەوەی کە ئەو تۆی هانداوە ئەو حستە خۆشی پێدا و یەکدانە ئەحساسی غرور لە لای خانەوادەکەت کە من نتوانم جوا و زەحمەتەکانتانم داوە ئەوە بۆت خۆش بووە یاسە مەگەرت من لە تۆ پرسم تۆ کە ئاغات هاندرت بووە پاڵ پشتت بووە لەناو جامعە ئایا بۆ دڵسارد بیتۆ؟ ئەرە وەڵان وتمە پێدانش کە قبلان وتم من حەزەکەم بە ناو خۆم بچمە بەرەوە سا یەکەم ئەوڵ هەر کوێنێگە چم فەرق ناکە بۆی کە کارەکەم بۆم ئێرائە بەم بەناو خۆم بچمە بەرەوە مەگەر اینکە خۆیان تەشخیص بان کە من مەسەڵەن هاوسەر ئاغای هەبیبیم کەیترەوە قەزیە فەرقەکە ولی بۆ چەنە چەندی ڕاپێش هاتیەکە کارەکەم برمە بۆ ئێدارەگەلتر بۆەوە کە بوجێک اختصاص بن بۆەوە کە کارەکە خۆم تۆلیدی کەم کارگەردانی کەم فیلمنامەکەی خۆم موافقەتنەوە یا مەسەد هەمین بوجەکە جووری نۆ کە کارەکەی من بشتە بەرەوە وەلی خۆب ئەوە بە کارەکەی خۆم ئیمانم هەز ئەزانم کارەکەم قەویە ئەگەر کتاییە کۆنەندەی بێت یا بوجێک شامەڵە حاڵی بێ قەتئەن لە جەشوارەگە لە تانێت بدرەخشت بۆچەنە لە تەکمیلە قسەکان خانم میزایش بژم من وەختی کە ئەوەڵین بار کارێکم هەناردە جەشوارە ئەوە ئیمانم بوو لە کارەکەی خۆم ئەو نەموتمن چون واقعا لەسەری زەحمەتم کیشە منتەزر ئەوە بووم کە نامە بە ئەنوانە نەفرە بەرتەر بخۆنیێتەوە وەختیش ئەو اتفاقکە بە حەدی خۆشحاڵ بووم بە حەدی ئەنگیزەدا پێم کە هەرچی اتفاق و سەختی لەسەر ڕێگەم بوو کولەن فراموشم کرد و تەسمیم کرد کە حتمما مصممتر لە قەبڵە ناو ئەم ڕێگە بچم ئدامەی بم هەرچەند کە بازم ئەو اتفاقە لە هەز نایژم نییە وەلی تنە وەختی ئەو جایزەکە بوو من خۆشە ئەزانم ئەوەی نرییم ئەزانم کارەکەم ئەوەی نریێت ئیتر تەسمیمم گردیە جدیتر لەم کارە چ فستیواڵە بوو؟ دۆرەی دانیشتووی فیلمە کۆتای ڕێگا بوو کە لە ساڵ 96 لە ناو سنە بەرگوزار بوو
ئەرە وڵا فیلم کوتاه سوباک بوو کە نەفەر ئەوەڵ بوو. سەبارەت بە چی بوو مۆزوعەکەی؟ وەڵام یەک مۆزۆی ڕەئاڵ بوو دراماتیک ئیتر نەفەر ئەوەڵە ئەو جەشوارە بەرگوزیدە بوو کارەکە. درستە. بەیان تاڵترین تەجروبەی ژیانە چی بووە؟ ئەتوانێت کاری بێ. کاری کە ناوە لێ لە لەحاز تەحسیڵاتەوە ئەو شتە کە ئەلاقەم پێ بوو نەچوون بە شۆنیا ئەو دەرسا جۆغرافیا خوێنیسە. ئەلان جۆغرافیا خوێنمەوە لە خۆم ئەلاقەم بە ڕەوانشناسی بوو فرە ئەلاقەم بوو وەلێ نەچوون بە شۆنیا ئەلانی شەر پەشیمانم هیچم ئەیکاش ئەدامەم ئەدا یا ئەیکاش ڕەوانشناسیم ئەخوێن یا ئەیکاش هەر لە ئەوڵە و ئەچوامە پێی هۆنەرە و هۆنەرم انتخابە کرد ئەیسە گرایش بازیگەری بووە هەرچی بووە بچوایەتمە شۆن ئەو کار هۆنەری و فرەخاستر بوو دقیقا درستە. یاسەمەن تاڵترین لەحزی ژیانەکەی بووە؟ ناتانم بژم تاڵترین ئەزانی چۆنە من فقط ئەفسوسە خۆم بۆ ئەوەی کە کاش زووتر لەمە ئەقداممە کرد بۆ ئەوەی کە کارەکەی خۆم شروعکەم بخصوص بە سورەتە حرفەیی فرە دیر شروعم کرد. دیر شروعم کرد بۆ ئەوەی کە دەرگیرە ڕوزمەرەگی بووم دەرگیرە مناڵەکانم بووم وەلی بازم هەر شکرەکەم هەر دیری شروعکەم وەلی هەر بە ئەو شتێکوا گەرەکمە بگەیم حداقل ئایەندە ئەفسوسی نەخۆم. درستە بە نەزەرم ئەسەن سن و ساڵ مهم نییە. ئێمە دوودانە خاتوونی خۆشەویستمان هەیە دوودانە دایە کە لە سنی 56 ساڵەگیا دوایەوەی کە مەسەن ئاغایان بە ڕەحمەتی خوا چووە دەستیان کردە بە کاری شانۆ دەستیان کردە بە کاری سینەما و ئیسە ماشەڵڵا هەونە سەریان شلوقیت فقط مهمان بەرنامەکەشمان بوون دایە ئاسیا و دادە ساڵتەنە ئەوە سەریان شلوقە فریای سەرخوران ناکەون بەڕاستی بە نظر من هیچ وەختێک دێر نییە هیچ وەخت دێر نییە درستە وەلی خۆب ئەیژم شاید ئەگەر پیشتر شروعم بکردای ئایسە جێگەم جێگەی تر واتە ئەرەوەڵە ئایسە شاید سەختیەکانم کەمی کەمتر وایە ئایسە شاید لە ئاسوودەگی بم بە فراغی خاتر بمتانەستای دانیشمە پای کارەکانم بنووسم ناینکە ئایسالم وەختە لەم مۆقعیەتە فکرم دەرگیرەوە بێ کاش ئێستا بتوانم تاگیە کۆرەندەی خاص و حرفەی بۆ کارەکانم پیاکەم داهاتوو چۆن نەبینی خاسر ئەیوێنم ئێحساسەکەم خاسریش ئەوێت ڕۆژ بە ڕۆژ خاسرەوە سەختیەکانی کە هەسووە لێ خانمەکان خەیلی مصەممتر خەریکن لەم ڕێگەشنە بەرەوە ئەلبەتە و موافقتم باعثەوەت کە لە نەهاتگەلوە لە جام ئەو ئجازە بنکە خانگەل بشتە بەرەوە پس سر خاسرەوەیت قەتئەن درستە داهاتووی خۆت چۆنە بینی قەتئەن فرە خاسر ئالەم مۆقعیەتە سەکە هەم چۆن من بەرنامە ڕێزیم کردیە کە ئەم کارە بکەم لە کناریا بچمە شۆن ئەکاسیا کە حرفەی تر فێر بم کار خەبەرنگاریەکە کۆلەن بەرنامە ڕێزیم کردیە بوو تواوی یا فیلم کوتا گەرەکمە دروستکەم یان ئەلان هامە شۆن ئەوەی کە بتوانم نمایشنامەی خاص کەسێ نامەی خاص بنووسێ بووم کە بتوانم فیلم کوتایە دروستکەم چەندانێکی لێوەربگری دەخێخن چەندانێکیش هەست فرە بەرنامە ڕێزیم کرا منتەها بەخاتر دەرس و سریە کارێلتر کە کۆلەنگ گشتی ئەکەفێتە یەکانم توانیە تام تاریخە خاستر بیوەمە بەرەو لەم فاصلە و بەرنامە ڕێزیم کردیە کە ئیشەڵڵا لە مۆقعیەتەکە هەم خاستر بێت. ئەم منتەقەی خۆمان خۆشبەختانە زۆر چیرۆکی تایە ینی بەبوونی جوغرافیاکەی ڕوو لە هەر کوێکی ئەتوانین چیرۆیەکێک هەڵبکڕێنی بە نەزەرت ئەوەی کە کەسێک بۆت بنووسێ باشترە یاوەی کە خۆت چیرۆکێ پێیاکەی ئەوەی کە خۆم پێیکەم کە خاصە وەلێ خۆم ئەگە خۆم توانایی ئەومە بواە کە بمنووسیای فرەخاسەوە وەلێ خۆشم گەهگاهێ مەتنێ لە کۆتا ئەنووسم کە مەسەڵا ئەیەمە سریە شاعر نوویسەندە ئەیوینن بە دڵیانە ئەیژن جوانە ئەگەر مەسەڵان تەقویەتی کەیت وەلێ زیاو ئەلاقم پێی نییە خۆم کە بنووسم ولا الآن تك أغيك على ديوان درا خريجين كار الريخين كلن مكان تاريخي ديوان درا دهات كان دوروبري يايس أجر بتوانين منطقي هواتو كلن دقيقا أجر بتوانين يا بو جمع بمن فعلا خبر لبو جنية أشي خمان بتشين مشونيا أو منطقة لمعرفي كين
ئێستا بانوان ڕاوی قسە بکەین یا بانوان مجری یا کۆلەن نەڕێژن بن بەسەر تەسویرەکان بانوان خۆمان ئەچینە ئەم دێهات و ئەو دێهات کۆلەن جەمیەکەینەوە ئۆتەلاعاتی لە گۆرەکانی لە هەر کەس کە لێنە خاستر ئەو جێ بشناسێ جەمیەکەینەوە ئەکاسی و فیلمبەرداریکە خۆم ئەنجامیەوەم و ئیتر لە مۆردی و قساکەین کارێکەکەن کە بیناسیینە تواوێ ئۆستان تواوێ کشوەر دروستەوە ئەمە زۆر کارێکی جوانەوەی کە چینە ئاواییەکان و لە گەورەکانمان چیرۆک وەربگرین ئێوە بۆ چیرۆکەکانتان بۆ فیلمنامەکانتان لەکوێ ئیلهامەگرن والله هەروە خۆتان فرموتان منطقەی کوردستان و هەر کوێنێکی تواشاکە کلەنەتانی داستان وەربگرین ئەلبەتە خۆ زەهنیەت و خەلاقیەتش قڵ ناو کارە تاسیریە وەلی مە بیشتر سا یەکەم لە ناو دڵە جامعە ئەو شتە وا گەرەکمە بە عنوانی یەک دانە خاتون لە ناو ئەژدەما بەڵێ بە نظرتان ئایا ژنانی ئێمە کە کەمکاریان هەیە بە نسبەتێ ئیجتماعەکانی تر بە نظرتان ڕیشە لە چیوەیە؟ ئەزانن چۆنە ئەم زەهنیەتە بیشتر لە ناو خۆدی ژنەکانیش بە وجود هاتیە یعنی ناو زەهنە خۆدە منە زان ئەوە بە وجود هاتێکە نە من ناتانم ئەمە بوو من سەختە جامە ئجازە ناتکەمە بڕمە بەرەوە خۆی بۆ خۆی خەریکە سەر دروستەکە من خۆ من نەوەی وەختی خۆم بچمە بەرەوە بتانم تەک مشکلاتە خۆم کنار بێم قەتئەن ئەتانم ئەو کارە ئەنجام بم هەرچەند کە ئەترافیان و جامعش تەک من مبارەزەکەن هەرچەند کە قرار بۆ ئۆتفاقش بکەن پس من خۆم مقەسرم من خۆم خەریکم وە ئەترافم ئێژم کە من ناتانم واستات وەلی لە جامعەیەتر وان نییە بە خانمەکان بە چاوی تر تواشاکەن فەزایەنە پیان بەسەریان بۆ ئامادەکەن ئیمە شەشی بین تواشەوانەکەین تەقبێتە فەرهەنگیکەین لە مۆرەدە خانمەکانمان کە بتوانن بە ڕاحەتی لە ناو جامە بدرۆشن درستە تو چۆن بیەکەی تۆ بەیان هەم ئەتوانێ هەم خۆم خۆدە خۆم ئەتوانم مشکل بخۆم دروستکەم هەم جامە قەچان تەقسیمەوەنە دوو دەسەوە سریە هەن خانمێلێکە هەن خۆیان ئەلاقەیان هەست بە چتێ وەلە بە شۆنیا ئەچن جامعە باستا بێ خراویان پێ ئەواتەوە پس لێرە نەتیجاگرین کە شاید ئەو ئەتماد بنەفسیانە نەوێ بازم بشنە شۆنیا تەکەوە نەدووەوە ئەچن ئێژن نائێمە ناتوانین سریکیشی هەست خۆی ئێتمادی هەست و خۆی هەزار جامعە نەت لێ کارەکەی ئەنجام بە بازەمە چێتە بەرەوە بازەمە چێتە شۆن کارەکەیە وەلە خۆ وەلە بیشتر من عەقیدەمەوەسە کە جامعە ئەتوانێ ئەگەر ئینسان ئەو نیرویە لە وجود خۆیان نەوێ جامعە ئەتوانێ مانە هەرچیش دەبێت درستە نەزەرت لەبارەی ژن ئەلەی هەژینەوە چییە ئایا ژنەکان ناتوانن زیاتر لەمە یەک هان بن ژنەکان سری هەن مەسەڵەن سری ئەتوانن پشت یەکەگرن خۆ سریە لە ژنەکان هەن شاید دەسەن یەکیش نەشناسن وەلە پشتێکەگرن تەشویق دەکەن کە ئەو کارە بکە شاید دەسەن کەسێ غەریبەیش بێت درستە تۆ چۆن بیرەکەی تۆ یاسەمەنگ وەڵڵا من گەرەکمە ئاوا بیژم کە ئیمە خۆمانین ئەمە لە زەهنیەتە خۆمان تێدە دەرەوە کە باعث بووە خۆمان لە مۆرە خانمەکان ئاوا فکرۆکەینەوە یعنی ئەوەیە کە مەسەڵەن بۆ چەنە خانمەکانتانن بە عنوانە یەک حامی لە کنار تۆ بێن ڕقیبش قەزیە فەرقەکە ڕقیبە بەخەگەرکی ڕقابەت کا لە ناو کارەکەی خۆی وەلی منە خانم ئەتانم واقعەن بۆ هاوجنسە خۆم حمایەتی لیکەم ئیجازە بەم لەسەر ڕێگەی خۆی بردەڕێەوە کارەکەی ئێدامە با بە هەدەفی نزیکەوە پێێتەوە وەلی ئەوەی کرد لە گوزەشتە تا ئێستا خستنە ناو زەهنە ئیمەیل خانمەکان کە نە ژنەتانە هەسوود بێت ئەتانە یەک ڕقیبە خەتەرناک بێ بوو تۆ ئەتانە دوشمنت بێ وان نییە بەستگی هەست لە چه جامە و لە چه فەرهەنگ و لە کوێن ئەسەن تۆ زیندگی بکەی پس ئیمە خۆمان خانمەکان تاین باز فەرهەنگ دەستکاریکەین دەست بووین ناوی بیگۆڕین وانەوەین بوو یەکتری ئەگەر تامڕوا بووت لە ئایندە وانەوە هەداقل لە خۆمانشی لە خۆمان شوی هەمیشە منتەزر دیگەران نەوین ئێستا ئیشەیمش ڕێگەی بۆ دیگەران باسکەین منتەقدێک باش بین بۆ دقیقاً هەروە ئێمە زیاتر نەخدەکەین بە دیگەران و دەستمان بە سەمتی کەسایەتی ترۆیە بەڵام
ئەکرێ لە خۆیەوە دەست پێکاتنیە واسە ئەزانن چۆنەوەتی متواشاکەم کە ڕقی بەگەم یا ڕەفیقەگەم لە ناو کارێکە خەریکی بە یەکەوە چینە بەرەوە ڕەفیق و قەزیێ مشخصە تاکلیفی دەخۆی مشخصە ئەو ڕقیبە وەتی خەریکە بوو من سەنگەندازیەکە من ئەتوانم بە چاوی تر بە دیدی تر تواشایەوەکەم ناوەک هەر ئەوە بەرخوردکەم قەزیەکە جووری تر بووینم کە نەزەرەوەش هەڵگەڕدۆ ئیمەشی لە پشتێک من ئەگەر ئیمە بوو یەکوانەوەین ڕێگە و ئجازەین بۆ کە ئاغەگەل بێن باز هەم سەنگە نازی تر فرەتر بۆ ئێمەکەن وان نییە پس هەڵەگەڕدۆ سەر دیدگاه و نەزەر و زەهنیەتە خۆماخانوگەل کامڵن درستە بووە دایک بوون مزاحمی کارەکەتان بێ نەخشی دایک بوون نەوەڵا وتمە پێدانیش کە دایک بوون بیشتر ئەم مەسیرە بوو من باس کرد دیدە من باس کرد زەهنیەتم بیشتر باس کرد کەنیشکیژیشم هەست ئەوە باعثەوە کە فرەتە لەم ئەوەرەدا ئایندەی فکرۆکەمەوە کە چوون بێ ئەشی چۆن بێ من خۆم چتگەلیگەم گەرەک بوو کە نەگەیمە پێی چێ شتێک ئەشی بۆ کەنیشکەگەم خەمە سەر ڕێگە ئەشی لە کوێنە کۆمەکیکەم حامی بێم نەنا من بە هیچ وان بوو من یەکێکە وانەوە کە بژم دایک بوون بەردەستمیکە بۆ چە سەختی کارەکان بۆم هەست وەلی نەیەکە نەتوانم کارەکەم ئەدامە بم بە لەزەتی فرەتر درستە حمایەت یەکەن پسەگرم ڕێگە هەڵبژێرێ حتمما اتفاقا کەنیشکەگەیمە کارە نووسنەکە و لە چەندە مەرحەلە لە جەشوارەکانە ناو مەدارسەکان لە سەتە ئۆستانە تەمەنیان چەندێکە 13 ساڵیە ئەرە وڵا جایزیش هەڵگرزیە ماشەڵڵا فرش علاقەمە بە نووسندگیە کار ئەش خوێنێتەوە لە کناریە ئەرە وڵا درستە بەیان لە کارەکانە زۆرتر قسەمان بۆ بکە تۆ مەشغوڵ بە سەنایە دەستیشی ینی علاقەت هەیە من سەنایە دەستی کۆلەن سریە کۆلە زیوەڕاڵاتی کە ژنە لە ئستفادەیەکەن قەدیمی یا ڕەزین وشتە کۆلەن هەردووکی لە ئەوانە فرە فعالم کۆلەن بعد مدەتێ جێکم ڕێخست و لە ماڵ خۆمانە دانە ئوتاقی بووچک توا وەسایلە لە دوور ڕێختنی شتێلێکە ئیتر ئستفادە ناوە بە ئەو وەسایلێلە شتێلێکم دروستە کرد دێکۆری یا ئەوەی کە بە دەرد بخوا مثلا شتێ بوو کە لازممانەوە دوو ڕێختەنەوەی تر بەفەرز ئەم هاورد شتێ جوانم لێ دروستە کرد شتێکە وەختی ئەکسەکەیمدا ئەنیا نیشان کەسێکیم ئەدا نێزانی کە ئەمە دوو ڕێختەنیە خۆم تۆزەحمەدا کە ئەمە لە ئەم سری وەسایلە دروست بووە بعد شتێ لێ زیوەڕاڵات کۆلەن گەردەنبان دەستبان شتێلێکە کۆلەن هەمیشە یانە من خۆم چ شتێ لە ئستفادە ئەەکەم بانوان زیوەڕاڵات خۆم دروستیەکەم درستە ئاخرین شانۆت لەگەڵ کێ بوو لە شانۆ من بیشتر ئەیژەم دوای ئەو کارێکە ئەنجامدا ئەو جەشنوارە پشتسەری دانێ تاسمان ئەنجامدا کە نسفە و نیمە هەروە وێڵمان کرد وەلێ دوای ئەوە ئیتر چوون بە شۆن فیلم کوتا و مستەنەد سازی و ئەم شتێلە درستە هەر سەربەرز یا سەمەنگیان سەبارەت بە کارەکانە زیاتر قسەمان بۆ بکە وەڵام من کە وتم یەکتانە فیلمە کوتام هەست بە ناوە فاین کات کە ساڵە 96 بە نوویسەندی و کارگەردانی خۆم بوو دوایی ئەوە فیلم نامێک تریشم هەست کە سۆرە ئاڵە بە ناوە بیتەفاوت سەبارەت بە چییە؟ وڵات سۆرە ئاڵایت ناتوانم فرەت لە مۆردی قسەکەم چۆن فەقەت فەزایە غەیرە واقعیە فەراواقعیە بەڵێ وەڵێ ئەوش قەرارە کە ئاغامان کارکە بە زوودی دوایی ئەوە ئێستا فیلم نامێک تریشم سەفت بووە قەرارە تەین بووجە بێکە خۆم کارگەردانی کەمەوە لە سینما جوان نەوەڵات بە تەهیە کۆنەندگی خۆم ئەویشە دوای لە حاڵە حازرە خەریکم یەک مەجموعەی 50 قسمەتی کە تۆلیدە محتەواز کە لە قەرارە لە تویتر و فەزای مەجازی پەخشەوە بێتەوە لەسەرەوە کارەکەم ئەلبەتە فیلمنامەی بەڵندێکیشم هەست کە تەرهۆیدەکەی ئامادەست وەگەرەکمە ویرایشی کەمەوە بەڵێ وەختێکە خەریکە ئەنووسی خۆشترین هەستت چییە؟ لەزەتەوەم لە کارەکەم چون تواوە حسم لەو لەحزە هەرچی کەس ئەتانم لە بان کاغەزە بێرم دەری بێرم
بە چاو بیونم بە تەسویر بیونم حەزەکەم بەوەی کە خۆم نوشتەی خۆم دەربێرم زانێت چۆن تۆلیدی کەم کارگەن چۆن خۆ مەزام چەمگەرەکە خۆ مەزام لەو لەحزە حسم نسبەت و ئەو شتێکە واخەرێکی منووسم چەس بۆ وێسەکە ئەکسەران فیلم سازەکان ساییەکان کە خۆیان کارەکان خۆیان وەختی تۆلیدیەکەن نوشتەی خۆیان بێ نووسەری خۆیان بن. درستە چشت هەیەک بۆ نووسەربوون لازمە ئایا فقط ئێستادات کافیە؟ خب ئێستێداد لە مەرحەلی ئەوەڵ بەڵێ ئێستێدادت بێ علاقەت بێ دوایەوە تحصیلات ئاکادمیک قەتئەن تەسیر گۆزارە لە بانەم کارەکە لە شوێنەوەش ئەگەر کە قەرارە بەم چاوە بڕوانیدا ئەمە کە دەرامەتزاییکەی لەم کارە ناوت چۆن قەرارە بێدە سەد دەڕاهت ئەزانی چۆنێژ مشی حتمما لە کناری بوجێترت بێ حمایەتە ماڵی ترێگت بێت کە بتانی ئەم ڕێگەیە دامە بێ چون مدام هایتە ناو جێگەیەکی دانیشت سابکە لە مۆردە مۆزۆیەک و فکرەکەیت و مشەخەسیش نییە کە ئایا تهیە کننده بێت بۆ کارەکانت یا اینکە کارگەردانێکی بێ ئەم کارتێ بسەنێت یانە. درستە بۆ واردبوون بە ئەرسەی بازیگەری بە تەوەجەوەی کە لە مێژە کارەکەی چ شت هەیە بجز ئێستادات لازمە؟ ئەوڵ کە ئێستادات کەشە حتمما بێت ئەوەی کە علاقەت پێ بێت واقعاً وەختی علاقەت پێ بێت حتا ئەگەر لە مۆردی و نەت خوێندوێت دەرست نەخۆندوێ یا واردە و ڕشتە نەوێتی وەلی وەختە علاقەت بێ قەتع نەتوانی ئەو شتەکە حەزی پێەکەی بچیتە شۆنیا و لە شتێک خاص لە ئەو دەربێت بۆختێ ئەلامە خۆم ڕشتەم هۆنەر نەوە بازیگەریم نەخۆندەوە لە چۆن علاقم پێ هەست واقعاً وەختێ ئەچم بازی ئەەکەم دقیقەن ئەچمە ناو نەخشە حسی جۆرێ ئەگرم کە ئینگارەسان شخصێترم پسەوە نیشانەوە کە هەم علاقەم هەست هەم ئێستادادم هەست وەلێ ئەوەی کە تەحسیڵاتەکەیشی لە کناریابێ خۆی فرە ئەتوانێ بیشتر بتخاتە بەرەو لە هەرچی شتە. درستە پس بە نظرە تحصیلاتی ئاکادمیک تەسیری هۆنەری تەجروبی ئەوە زۆریەک ئێمە بازیگەرهایەکی زۆر موفقمان هەیە نووسەرهایەکمان هەیە کە دانیشگا نەڕۆیشتن و خەریکن ئاماڵی کارەکەن و چ کارهایەکی شاهکار و بەڕاستی بێنێزیر قەتئەن تەسیری هەست تەحسیلاتی ئاکادمیک لەبانە ئەوەیە کە کەسی لەبان حرفەگەی و کارەکەی چۆن بچێتە بەرەوە ولی خب اگر اویش نوید تجربه پشتوانه محکمی بوده که بتانه یه کاری خاص ارائه بات مطالعه تحقیق پژوهش یا بوین لفضایل مختلف به نظر من کمک کننده است هر او کاره کات اتفاقا درسته اگر بگرنو بود دعا دوباره رشته انتخاب کنو حتما او کاره کم چون یکی لگوره ترین چیزی خواستگان زندگی ما بود که بنوسین خم آرام کم بنوسین اوشتک واگرک متر مدرس بنووسین خواستگان خۆم بە تەسویرە کێشم بنووسین ئەتوانم کە دەغدەغەگە لە جامعەی خۆم بخصوص ژنانە جامعەی خۆم کە دەرگیرە سنەتن بە تەسویر بکێشم و بە دنیا نیشانی بم. درستە فکرەکەم بەمانی هونەرمەند چ ڕساڵەتێکتان هەیە؟ وەزیفە منەوە سادەیە کە شتی کە لە جامعەی خۆم ئەوێنم بە ئاگاهی و نیشان مردمم بم بناسمە پیان کە ئەمە چەس و فەرهەنگ سازی کەم بوویان فەرهەنگ سازی کەم بۆی کە ئیجازە بەنە خانمەگان لەناو هەر ئەرسێک کە ئێحساسەکەن ئەتانن پێشرەفتکەن بە کۆمەکە فەرهەنگ ئەو جامعە ئەو مردمە بێنە بەرەوە. درستە بە عنوانی خاتوونێک و خەبەرنگارێک ئەکتەرێک بە نظر ڕساڵەتی خۆت چییە؟ لە خەبەرنگاریە قەتعاً من ئەگەر سەداقەتم بێت کارەکەم خاسترە چێتە بەرەو وەلێ سریە مشکلات هەست لە مۆسەتە مەسەڵەن من ئەتوان خەبەرێک گەرەکمە خەبەرێ بنووسم ئەو خەبەرە ئەتوانێت دەردەسەر ساز بێت بوو وەختی گەرەکمە لە کاناڵە خەبەریا پەخشیکەمەوە فرە کەس ئێژن کەم هەمچین کارێ مەکە تێم وەختێ مەسەڵەن جوانە کارەکەت ماشاکەم کە ئەگەر مشکل ساز دەبووم با ئەنجامینەوە ئەگەر بازم نازانم چە بکەم ئایا جامعە پشت منەگرێکە من ئەگەر دەردەسەرێکم بوو دروست بوو ئەم خەبەرە جامعە پشت مەگرێت کە قەیناکە کارەکە سز کردێت و سەداقەتت بووە لەم خەبەرە
ولا متاسفانە مەسەڵەن بیشتر وتریاوە کە دایمەنە همچین شتێ داممەنە لەواقع پشت ناگرن لە لەحاز خەبەرنگار لەگەرنەوە تۆیژن تەک مخاتەبە خۆت ڕوڕاستمە و دەرواقع ئاوایش دقیقەن واسە ئیجا همچین شتێ مەیژە تۆ حتا بوو شتێ بووچک لە ناو شارە مۆزەڵێ بووچک لە ناو شارە کە ئەیژی ئامە مشکل شارەکە پیان خۆش نییە کە بیژی مشکل شارەکە ئەمەسا ئەیژن تو شارەکە تەخریب کردە لەواقع من گەرەکم بووە ئەم چتا بناسمە بەقیە کە شاید یەک نەفەر بێت لە مۆسەدا ئەو مۆزەڵە یا مشکلە دروست کات وە کەسێک ببینێ بەیان باوجودی تەواویم سەختیانە بگەڕیتەوە دووبارە ئەم کارێت انتخابەکەی ئیسە چه خەبەرنگاری بێ چه ئەکتەری بێ 100% چون هەردووکی زۆر سەختە هەست بێ چۆن ئەلاقەم هەست بێ هەم انتخاب یەکەمەوە هەم حرفەی تریش ئەچم بە شوێنیە ئەگەر فیلمێک سازکەی ئێستا خوب تۆ فیلم ساز نیت حەزەکە کێکایەت بۆکە ئەتوانێت کە مەسەن بازیگەران خارج بێ ئێران بازیگەر خارج ئەلان کەس نییە من لەناو ئێرانە بازیگەر مەحبوب کێیە لەناو ئێرانە لە خانمەکانە حەز بە خانمە فاتمە مۆتەمەداریاکەم ناو ئاغەکانیشە شەهابە حوسەینی پەرویزە پەرستوویی هەزەکەی درستە ئێوە بۆشە لە بەسان دقیقا مش خەریکم هەر بەوان فکرمە کردەوە بەرە جاڵبی کە نقطە نەزەرەکەمان یەکی بوو مش واقعا هەر بەوە فکرەکەمەوە کە یەک زەمان ئەگەر لە ناو کارەکەم بگەین بۆ جێگەی کە بتوانم کاری تۆرید کەم کە لە ئەرسێ ملیا بێت قەتئەن لە ئاغای شاب حوسێنی استفادەکەم بە خانم مۆتەمەداریا چۆن بەشدە تەوانان لە ناو بازیگەری خارجیە لێش خۆ خانمە نیکۆلکردن هەزەکان لەوانی استفادە بکەن وەزعیەتی حاڵی بازیگەران چۆنە بینی ئومیدوار کۆنەندەیە کلیە ناو شارە ناوەستانە کلەن ئەو شتێکە ئەیبینین بیشتر لە فەزای مەجازیە ئەوێنی کە ئەکسەرەن زد و نەقیزن بەیەکەوە بازیگەرەکان یەکێ ئێژە فڵانی وای کرد یەکێ ئێژە حاشیەیان هەست بە نەزەر من ئەوانەی کە حاشیەیان هەست و خۆیان حەز بە حاشیە سازی ئەکەن لە حرفەی بازیگەریە قەتئەن ئەو مەحبوبیەتیانە نییە لە ناو مردمە شاید حاشیە ئەوەی کە دروستکەن مخاتەبیان بچێتە بان کە تماشایان کەن فیلمەکانیان بوێنن وەلێ قەتئەن ئەو مەحبوبیەت بازیگەرە لێکەوە تەحسیڵات ئەو کاریانە هەست یا بازیگەرە لێکە تەجروبەیان هەست واقعان پۆختگییان هەست لە کاریانە نیسیان ناو مردمە بەخاتر ئەلان من خۆم بانوان ئۆزڤێ بووچک لە خانەوە ئەم خانەوادە خۆم فرە حەزەکەم بچمە بانتر لە مۆقعیەتە وەلێ بازە جوانەویشی کە تماشا ئەەکەم خەتەرە لێکیش ها بەڕێگەتە درستە ئەگەر لەم خەتەرێ لە واقعان بتوانی ڕەت بیت و بگەیتە ئەو جێ بدونە دەردەسەر فرە ئەرزشی هەست بەیانگیان ئەتانی ئاواژش بڕوانین بەم قەزیە کە تۆ ئەیژی کە بازی لە بازیگەرەکانمان خەریکن حاشیە دروستەکەم بۆ خۆیان شاید ئەو حاشیەکەی مەبین مثبت تواشایەکەین بۆ ئێستا کە ئەوان مدەتی کە نەوەی نێریانە متاسفانە مشکل فیلمسازەکانی ماوەی ساتێک کە سایەکەن لە بازیگەری لێ استفادەکەن کە دەرخەستە بودجێ کەمترکەن دەستمۆزە کەمتریان گەرەک بێت یا اینکە یەک سری کارگەل و نەخشەلێکێنە پیانی تر لە یەک سەت بن ئیجازە نایەنە پیان لە ڕێدەیل و لە جێگەل مختلف خۆیان نیشامە کە بزان ئەمان چەند چه کارگەری تر ئەتانن بکەن وەختی ئەو ئیجازە پیان نایەن ئەمان مدەتی تر نینە بەرچاو ناتانن کارکەن ئەوە حرفەیانە شۆغڵیانە خب قەتئەن هانە فکر ئەوەیە کە ئەشی کاریکەن ئەشی خۆیان دەست بە کار بن کە خۆیان نیشامن کە منیش هەم منیش ئەتوانم ئەو کارە ئەنجام بم متاسفانە تەنها ڕێگەی یا شاید بژین ڕێگەی کە ئەتانە خۆیان نیشامە ناو فەزای مەجازی و بە حاشیەکە لێ شاید نەچەندان خۆشە درستە ئەگەر پێت بێژن کە بەنا بە هەر دەلیلێتن ناتوانی نە ئەکاسی نە تەعات سوالەکەم سەختە
وەنە شانۆی دامەبێ چیاکەی موسیقی احتمال فرە کە 100% ئەگەر ئەم کارێ لە نەکەم 100% ئەچمە شۆنکار موسیقیەوە ئەوش مەندازی شانۆ ڕوحنەوازیشەکە دقیقا خۆم فرە عەلاقەم خاصەکە جایگوزینە هەیە تایسە مۆقعیەتی پێشنەهاتیە دروستەکەی خاصە ئێوە چی ئێوە ئەگەر نووسینتان لێ بسەنن ئەنووسم نووسین ینی خۆدی زندگی هەمیشە ئەنووسم گزینەی ترتان نییە بژزەوە نووسین ینی زندگی بعد ئەزۆ ینی زەنانەگی خۆم نیشان بم یعنی یەک ژن هەر کاری کە گەرەکی بێ نەناوە نەناو کاری بێت ئەشی پشتە بەرەوە ئەشی بگەیدە پێ من یەک دایکم من یەک ژنم من وەختی هەدەفم هەست ئەشی بگەیمە پێ ئەو مناڵەکەی من تواشای من نەکات خب قەتعەن هەشی من بگەیمەوە شتەکە و مناڵەکە بڕوان درستە لە ناکاو وێڵیکان خۆ مناڵەکەیشتان ئەلگو وەرەگرێەوە وێڵیەکە بۆ کەسێکە ئارەزووی ئەم شتەی هەیە وەلە نازانێت چۆن دەست پێکا چ قسەیەکتان هەیە وەڵا کەسی کە عەلاقەمەند بە نووسین بێت چون نووسن لە ئەوەڵە ئەوەیە گەرەکە کە تۆ بتوانی عەلاقەمەند بی هەزی پێ بکەی هەز دەکەم کە بیژمە پێ سەختی خۆی هەست وەلی خۆ ئایەندەی فرەس ئەتانی فرەتر بۆینریە ئەگەر کەسی کە گەرەکی ببۆینرێت بازی کەسێک کە ئەسم بوویان مهم نییە فقط هەز دەکەن نوشتەیان بێت کتاویان بێت ئەسەریان بێت بێن بنووسن بۆ خۆیان دەست نوشتەیان بێ لە خاترە نوویسی و شروع بکەن شاید لایەندەی نەچەندان دوور بتانن بۆ شتە گواگەرێکیانە بگەین حتمما قەرانی ئایسە بێت با چەند ساڵ کتاوگەیان چاپ بێ ئەسەرەکەیان چاپ سەبریان بێ قەتعەن وازدادێ هەرەیسە بنووسن بینە کنار هەر وەختی فرسەت بوو یا مهەیا بوو بچن بشون کار و هەدەفیان درستە دەستە خۆش بێ بەیان تۆ چ قسەیەک تێ بۆ کەسانێکە وەکو خۆت بە هەر حاڵ جوانن نەوجەوانن ئەو ئاواتیان لە دڵە چییە؟ ئەو کەسێلە کە ئەگەر واقعان عەلاقەیان بێت ئەتوانن ئەلا من خۆم ئەگەر عەلاقەم هەست بە ئەو شتێکە گەرەکمە مستەنەدێ دروستکەم عەلاقەم هاپێ حتا ئەگەر کەسێکیش پشتمی نەگەر بە دانێک گوشی دەست خۆم ئەتوانم شتێ معمولی دروستکەم ئەو شتە معمولیە خۆی ئەتوانە بێتە تەجروبەیە بوو کە شتێ خاستر بە شۆنیا بێت پس ئینسان بەستگی بە خۆی هەست حتا ئەگەر هەر کەسێ حەمایەتت نەکا خۆی بە دەست خۆی ئەتوانێ بهترین شتێل بۆ خۆی ڕقم بە درستە بەیان خۆشترین خاترەی ژیانە چییە؟ ئێستا کە باس لە سەختیمان کرد تاڵیمان کرد خۆشترین لە حەزات خۆش فرەس ئینسان ناتوانێت من وەختێکە لە کنار خانەوادەم بووم بۆ هەر شتێ خۆی ئەتوانێت گەورەترین خۆشحاڵی زندگی منوێت وەختە ئەوێنم ئەچم بە شۆن کارێکە برام خۆشکم بە شۆن ماتەن حمایەتم ئەکەن خۆی ئەتوانێت لەحزەی خۆش بێ هەرەوەی کە وتم کە لە جەشنوارە براکەم هاتە نزیکمەوە تەشویقمی کرد باشی پێما خۆی یەکێ لە خۆشترین لەحزەکان لە لەحاز کاریە درستە یاسە مەنگیان تۆ خۆشترین لەحزەی ژیانت یا خاترەیەکی خۆش چی بووە؟ وەڵا بەیانگیان خاس و چی لەحزەی خۆشمان فرەسوەلی بۆ خۆدە من بە دنیا هاتن کەنیشکەکەم ئێحساسمە کرد لە کل لە دنیا و مشکڵاتی فارغم ئێحساسمە کرد دنیا لەو لاسە هین خۆمە هەرچیکم گەرەک بە هین خۆمە هیچ وەختیش لە بیری نا درستە بۆ تایسە گەرەکت بێ بنووسی پڕبووی لە هەستی جوان بەڵام نەتوانی وەڵا پێش هاتیە بۆ چەنەوە لێ خۆب سەختە نووسین لەو لاسە فرە سەختە ئەی نووسم چون نووسین لەو لاسە باعثەوە شاید بعدەن دانیشم بۆ ویرایشکردنی وەلی ئەی نووسم هەستم لەو لاسە هەرچی بێت پس وێڵی ناکەی نە ئەسڵان حتا مەسەن بازێ وێڵیەکەن هەفتەیە دوو هەفتە چنێژن کە ئارام بین و جا دەست بێت حتمما ئەی نووسم شاید وەختیە لێ دانیشم تواشایە و حسەمەکەم کە لەو لاسە چە بوو قەت ئەن دەستکاریەوە ویرایشەوە وەلی خۆشە بازی وەختە حسەکان لەو لاسە کۆمەکەکە بنووسینە داستان یا فیلمی یا هەر شتێکتر کە
کۆمەکە کارم کات. درستە. ئێمە خەریکە نزیکە بووینەوە بە لە حەساتی ئاخری بەرنامەکەمان ئەگەر کە ناگفتەیەک هەیە پێت خۆشە تەشەکورێک لە کەسێکی من نەمپرسی بێتوانی بێژی بەیانگیان. من بە عنوان فەردێ لە ناوم جامعە بەعنوان کەنیشکێ کورد کەنیشکێ نایژم هۆنەرمەند چۆنەوە ئەوێتە تاریف ئینسان ئێژن تاریف خۆی کرد وەلێ باونان ئۆزێ بووچک لەم جامعە بە هاوستنەکان خۆم بە کەسێلێکە واقعان علاقەیان هەست ئێژم پیان کە بشنە شۆن علاقەکەیان بشنە شۆن کارەکەیان حتا ئەگەر کوچکترین کارێکیشیان ئەنجامدا خۆی ئەوێتە تەجروبەیە بوویان حتا ئەگەر ناخۆشیش بێ ئەوێتە تەجروبە و پوختگیە کە ئیتر ئەو کارە تکرارۆ نەکاتەوە. مۆیتر تەشەکوریشم فقط بۆ خانەوادەمە یانێ ئەگەر خانەوادەم حەمایەتمیان ناکرد لەم ئەرسا قەتعەن لەم جێگەنەوە. بژین هەر خۆش بن بۆ یەک. یاسەمەنگیان تۆ چ قسەیەک تەیە ناگفتەیەک شتێکە لە دڵتا بێ؟ والله مش گەرەکمەوە بژم کە بەندە بە عنوانە یەک فیلمسازە نەوزەهور و مستەقل کە تازە واردەم کار و حرفە بوومە گەرەکمە بژم بە خانم گەل مەخسووسن هەر هەدەفی گیان هەست هەر شتێکە حالە ذهنیان بووی تەلاشکەن سەختیەکانی بن نەکنار ئەگە گەرەکیانە واقعەن بە پێ بگەین ئەشی تەلاشکەن بووی و گەرەکیشمە بیژم کە گەورەترین هامی من لە ناو زندگیم بخصوص لێ ڕیە کە خێلی سەختیم کێشە هاوسەرمە واقعا تەشەکوری لیاکەم فرە خۆشحاڵم کە هەم لە کناریە دەستخۆشی لیاکەم بوو تەواو تەکتەکە لە هەزاتێکی لە کنارم بوو حمایەتمی زۆر باشە شەڵا کە هەر خۆش بن بۆ یەک و ژیانی هۆنەریتان ئێدامە بن. زۆر سپاس کە تەشریفتان هێنا بینەرانە خۆشەویست گەشتین بە پایانی بەرنامەکەمان زۆر سپاس وەک هەمیشە بینەرمان بوون حمایەتتان لێکردین بە بەشێکی تر لە بەرنامەکە دووبارە بە ئەنێژی و دینە خزمەتتان هیوای باشترینەکان دەستان خۆش بە تەشریفتان هێنا چێژم بەر مەمنون.